ماوەی چەند ساڵێکە ژمارەیەکی زۆری پرۆژەکانی سنووری ئیدارە ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی کارکردن تیان داوەسا بوو. شارۆچکەی چوارخۆڕنەژ یەکێکە لەو شوێنانی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەشێکی زۆری پرۆژەکانی بەهۆی قەیرانی داراییەوە وەسا بوو. بەڵام لە ئێستادا لە سنووری ئیدارە ڕاپەڕین ژمارەیەکی زۆر لە پرۆژەکان دەستیان پێکردوتەوە. لە شارۆچکەی چوارخۆڕنەش چەند پرۆژەیەک دەستی پێکردوتەوە کە هەم لەسەر بودجەی شارەوانی و هەمیش لەسەر بودجەی وەزارەتەکان جێبەجێ دەکرێن. ئێستا ئێمە لە دەواازەی شارۆچکەی چوارخۆڕنەین لەگەڵ حەسەن زرار سەرۆک شارەوانی چوارخۆڕنە سەبارەت بە دەستپێکردنەوەی پرۆژەکانی شارۆچکەکە قسە دەکەم. کاک حەسەن، سوپاس بۆ ئامادەبوونت. چەند پرۆژە لە سنووری شارەوانی ئێوە دەستی پێکردوتەوە؟ ئەم پرۆژەی کە لە باگراوندی ئێمەشەیە یەکێکە لەوانە ئەمە چییە؟ ئەو پرۆژەی کە ئێستا ئەمە لە تەنیشتی ئێستاوین پرۆژەی کلۆک تاوەر کە بریتە لە پرۆژەی جوانکاری و ڕێخستنەوە و نەمامچاندن و ئاوەڕۆی دەواازەی شار کە بریتە لە تاوەرێکی 25 متر بەرزی کە سعاتێکی تێدایەوە جگە لەوەی نەمامچاندن لە دەواازەی شار و هەروەها زێرابی دەواازەی شار کە بەبڕی 250 میلیۆن دینار لەسەر بە شێوەیەشی ڕاستەوخۆ لەسەر بودجەی وەزارەتی دارایی لەلایەن ستافێکی شارەوانیمان و ئیدارەی ڕاپەڕین بە شێوەندەری جێبەجێ دەکرێت و ئێستا ئەو پرۆژەیە لە جێبەجێکردندایە و جگەلەوە پرۆژەی تریشمان کەوتونەتەوە باری جێبەجێکردن بە پرۆژەی ئاوەڕۆی لولەیی گەڕێکی ماکۆک کە بە بڕی 250 میلیۆن دینار کە ئێستا لە جێبەجێکردندایە کەوتوتەوە باری جێبەجێکردن. پرۆژەی ئاوەڕۆی سندوقی گەڕێکی یەکێتی کە بە بڕی 250 میلیۆن دینار کە زێرابێکی زۆر لە ناو ماڵانە و مەترسی بۆ سەر تەندروستی خەڵکەیە کەوتۆتەوە باری جێبەجێکردن بە بڕی 260 میلیۆن دینار و هەروەها پرۆژەیەکی تریشمان هەیە کە قیری ستابلایزەری دووەمی دەرەوەی شار کە ئێستا خەریکین ئەویش لە جێبەجێکردندایە بە بڕی 400 میلیۆن دینار و هەموو ئەو پرۆژانەی تریشمان کە لەسەر بودجەی خۆمان جگە لەو پرۆژانێک کە ئێستا لەسەرەوە قیرکردنی جادەی بەسنەوەی جادەی دووسایدی بەرەو ڕانیە بە دەرەوە شێستی کە پێی دەوترێت جادەی نەخۆشخانەی کۆرۆنا ینی نەخۆشخانەی ژیان ئەوەشیان بە بڕی 400 میلیۆن دینار. هەموو ئەو پرۆژانە لەسەر بودجەی تەنمێ ئەقالیم بوون. جگەلەوە پرۆژەی تریشمان هەیە کە لەسەر بودجەی شارەوانی 6 پرۆژەی تریشمان کە لەسەر پرۆژەی شارەوانی بە شێوەیەشی ڕاستەخۆ بە بڕی 230 میلیۆن دینار ئەوانش کەوتنەتە بواری جێبەجێکردن. ئێستا لە هەوڵی بەردەوامدان بۆی ئەو بودجانەی خۆمان کە داهاتی خۆمان بووە لە فرۆشتنی زەوی بەدەستماناون وردە وردە بکەوتە بواری جێبەجێکردن و ئێستا ئەو پرۆژانە بەشێشان کەوتنەتە بواری جێبەجێکردن کە ئاوەڕۆی گەڕەکانی یەکێتی و خەبات و ڕاپەڕین و ئەوانە هەمووی کۆڵانەکان و هەروەها بەستنەوەی شەقامی ناوچەی پیشەسازی بە دووسایدی گەڕێکی چۆمان کە بە بڕی 50 میلیۆن دینار ئێستا ئەوڕۆ دەست بەکاربوونە بە شێوەی ڕاستەخۆ و پرۆژەیەک تریشمان هەیە 100 میلیۆن دینار هەر لەسەر داهاتی خۆمان گەڕێکی ڕۆژهەڵات ئینشاڵڵا بەو زوانە ئەویش لەسەر ڕۆژی داهاتوو تا دەکەوێتە بواری جێبەجێکردن. دیارە ئەو پرۆژانە ماوەیەکی زۆر لە سنووری شارەوانیمان وەستا بوون بەڵام بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک و دڵسۆزان و ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتێکی شارەوانەکانی ڕاپەڕین وەزارەت کەوتنەتەوە باری جێبەجێکردن و ئینشاڵڵا بەردەوام دەبین بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی زیاتر بە شارۆچکەمان بکەین. کاک حەسەن، چوارخۆڕنە یەکێکە لەو شارۆچکانی کە ڕێژەی شێرپەنجەتیدا زۆرە، کارگەی زۆری هەیە. پلانی شارەوانی ئێوە چییە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ تەواوکردنی ئەو پارکی کە لە نزیک شوێنی وەستانی ئێمەوە هەیە چەند ساڵەکە ماوەتەوە بۆ ئەوەی ژینگەی شارۆچکەکە پاک بێتەوە؟ بە دڵنیاییەوە چوارخۆڕنە شارۆچکەی چوارخۆڕنە بەرفراوانە سنوورێکی زۆری هەیە و ڕێژەیەکی زۆریشی معامل و کارگۆوانی تێدایە، بەڵام ئێمە بەردەوامی لە هەوڵی ئەوەدان کە بتوانین ڕێژەی سەوزایی زیادکەین و بەردەوامیش دەقسەمان کردو بۆ زیادکردنی ئەو باخچە و سەوزکردنی باخچەکان و هەروە ئەو پارکەی کە ئەو دەواازەی کە ئێستا لە پشتێمەیە 45 دۆنمە بە بەردەوام لە هەوڵدان، بەڵام ئێستا پرۆژەی شکەمان خۆشبەختانە خەریکە لە ڕێوە بەرهێنانەوە بەرهێنێک دەیەوێت لە سنووری شارەوانی چوارخۆڕنە شارێک دروستکە کە پێی دەوتێت شاری سپی لە داهاتوودا ئەوە بۆ خۆی لە بۆردێکمان هەیە بۆردی وەبەرهێنان کە پرۆژەیەک بۆ شارەکە بکە. ئێمە یەکەم شت کە داخلمان کردووە ویستومانە ئەو پارکەمان بۆ سەوزکە ئەوەی ماوە
هەم بۆ شارەکەشتێکی جوان دەبێت هەم ئەو دووسایی دەشمان بۆ تاوا دەکات ئەو دووسایدی کە لە بیداەتی شارەوە بەشێکی ماوە ئەومان تاوەکو دەگاتەوە کلکەی کۆڵێن ینی تا دەگاتەوە دەواازەی لای ڕانی هەمومان ئەو بۆ دووسایی بکاتەوە بە دڵنیاییەوە ئەو پارکەشتێکی جوان دەبێت و زۆر هەوڵمانداوە کە جگەرەوەی کە بۆ خۆمان بیکەین لە ڕێوە بەرهێنانیشەوە هەم مەتاعیمی تێدا بکەین هەم شوێنی یاریگای مناڵان کە ئێستا ئەوانی هاتوونە هەندوە بەرهێن هاتوونە کە بتوانین ئینشاءڵڵا لەو ماوەیەکی تردا بکەوێتە بواری جێبەجێکردنەوە خەڵکێکی زۆر هەوڵ دەدا کە ئەو پارکی دەواازەیەمان ببێتە شتێکی نمونەی لە دەواازە. زۆر سپاس کاک حەسەن کە لەگەڵمان بووی سپاس دەکەین بەڵێ ئاکام وەک سەرۆک شارەوانی چوارخۆرنا ئاماژەی پێکرد ژمارێکی زۆر لە پرۆژەکانی سنووری شارۆچکەکە کەوتونەتەوە کار کە ساڵانێکی زۆر بوو وەستا بوون و چوارخۆرنەیەکێکە لەو شارۆچکانی کە بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجەتیدا زۆرە لە بەرەوەی ژمارێکی زۆر کارگەی هەیە بەڵام وەکو سەرۆک شارەوانی وتی بەرداوام لە هەوڵکردنی لە هەوڵی زیادکردنی سەوزایی زیاتر و زۆرکردنی ژمارەی پارک و باخچەکانن بۆەوەی ژینگەی شارۆچکەکە پاکتر بێتەوە و مەترسیش لەسەر تەندروستی هاوڵاتیان کەمتر بێتەوە.